بەڵێ لە ساڵی 2014ەوە بەهۆی ئەو سەرهەڵدانی قەیرانی داراییەوە کە حکوومەتی بەغداد بەشە بودجەی هەرێمی کوردستانی بڕی بەهۆی کێشەی نەوت و داهاتی سنوورەکانەوە معاش بەپێی پێویست دابەش ناکرێ بەسەر فەرمانبەران و مامۆستایانە بازاڕ وەستاوە کێشەیەکی گەورەی ئابووری دروست بووە لە هەرێمی کوردستانە هەموو ئەمانە بوونەتە هۆکاری ئەوەی کە خەڵک لەمە زیاتر بەرگە نەگرێ خەڵک برسیە نامورتاحە ناتوانێت کار و کاسبی نەماوە هەم فەرمانبەر و مامۆستایان ناتوانن ژیان بکەن هەم بازاڕیش ئەوەستێت کاتێک هەموو چەند دابەش نەکرێت لەلایەن حکوومەتەوە بۆیە خەڵکی کەوتونەتە ینی دەستیان کردو بە خۆپیشاندان هۆکاری سەرێکی ئەم خۆپیشاندانانە ئەو قەیرانە ئابووریە دروست بووە لە هەمان کادا حکوومەتی هەرێم وەک پێویست هەوڵەکانی نەخستۆتە گەڕ بۆ ئەوەی لەگەڵ یان حکوومەتی بەغدادا ڕێبکەوێ یاخود داهاتێک بۆ خۆی پەیدا بکات بۆ ئەوەی موچەی فەرمانبەرامدا لە هەمان کاتە ڕێژەیەکی زۆر گەنج دەرچوون لە زانکۆکان دانەمەزراون یان ناچارن سەری خۆیان هەڵدەگرن و دەڕۆن بۆ ئەوروپا یاخود لەو لە کوچە و کۆڵانەکانە دەکەون و دەمێننەوە هیچ ئیشێکیان نییە بێ ئیشێکی زۆر بڵاو بۆتەوە لە ناو گەنجاندا هەموو ئەمانە وای کردو خۆپیشاندان سەر هەڵبدا جگەلەوەش خۆپیشاندانەکانی تشرینی یەکەمی ساڵی ڕابردوو 2019 بەغداد و شارەکانی دیکەی عێراقیش کاریگەریکی زۆریان هەبووە لەسەر هەرێمی کوردستان لە هەمان کاتە هێزی ئۆپۆزیسیۆن پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن لە پەرلەمانی کوردستاندا کاریگەریان هەبووە بە تایبەت کۆتا کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان کە دەربارەی کۆچی گەنجان بوو بەڵام پەرلەمانتارانی ئۆپۆزیسیۆن و چەند پەرلەمانتارێکی بزوتنەوەی گۆڕان و یەکێتی نیشتیمانیش داوایان کرد کە کۆبوونەوە لەسەر قەیرانی موچە و ئابووری بکرێت کە سەرۆکایەتی پەرلەمان قبوڵی نەکرد پەرلەمانتارەکانیش پێی ڕازی نەبوون و بە جۆرێ لە جۆرەکان ئاژاوە و تونند و تیژی تا ڕادێک لێکەوتەوە ئەمە هەم کاریگەریەکی گەورەی هەبوو لە هەمان کاتە کۆمەڵێک کەسایەتی سیاسی و نووسەر و ڕۆژنامە نووس هەن بانگەوازیان کرد بۆ خۆپیشاندان هەموو ئەمانە هۆکار بوون بۆ خۆپیشاندانەکان لەلایەکی ترەوە بەپێی قسەی بەرپرسانی یەکێتی نیشتیمانی بەرپرسانی عسکەری یەکێتی نیشتیمانی کوردستان لە سنووری سلێمانی و ڕوونکردنەوەکانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیش بێت تا ڕادەیەک هێزەکان شانی نووسوی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە و ئێران دەستیان هەبووە لەم خۆپیشاندانانەدا ڕۆڵیان هەبووە لەوەی گەنجان ئاراستە بکەن بە تایبەت بە ئاراستەی تونند و تیژیە ئەمەش هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەو گرژی و ئاڵۆزیانەی لە نێوان پارتی دیموکراتی کوردستان بە تایبەتی لەگەڵ پەکەکە و تا ڕادەیەکی یەکێتی نیشتیمانی کوردستانیشە هەیە وەک دەزانین ژمارەیەکی زۆر لە لایەنگر و شانی نووسوی یاخود ڕێکخراوەکانی سەر بە پەکەکە لە سلێمانی داخراون پارتی دیموکراتی کوردستان لە ڕێگەی ڕێکەوتنی شەنگالەوە تەکی بە پەکەکە هەڵچنیوە و ناچاری کردووە لە شەنگال بکشێتەوە تورکیا لە سنووری تورکیاوە بۆمبارانێکە لەبەرەوە پەکەکەیش هەوڵەدا ڕێگەچارەیە بۆ خۆی بدۆزێتەوە لە هەولێر و دۆکان ناتوانێت چکە بەڵام لە سلێمانیە هەوڵەدات لە ڕێگەی ئەم دروستکردنی تونند و تیژیەوە کاریگەری دروست بکات ئەمە بەپێی لە دوانی بەرپرسان بارودۆخەکە بەو جۆرەیە لە ئێستادا خۆپیشاندان نەماوە دۆخی شارەکان هێور بۆتەوە دەور و سلێمانی مەرکەزی سلێمانی و دەوروبەریشی خۆپیشاندانی تێدا ناکرێ بەڵام تووڕێیەکی زۆر زۆر لە ناو خەڵکا هەیە لە هەمان کاتە هێزی ئەمنی تا ئێستا بڵاوی پێکراوە لە ناو سلێمانی و دەوروبەریە بۆ سەرکوتکردنی هەر خۆپیشاندانێک کە ڕوو بدات دوایین زانیاریەکان لە سەبارەت بە خۆپیشاندانەکانیش تا ئێستا 8 قوربانی هەیە 8 کەس گەنج وەفاتی کردووە لە نێویاندا دوو کەسێکیان پێشمەرگەی پارتی دیموکراتی کوردستان بووە لە پێنجێن و ئەفسەرێکی پۆلیسیش لە دووکان وفاتی کردووە نزیکەی 100 کەس بریندار بوون زیاد لە 150 کەس دەستگیر کراون تا ئێستا بەشێک لە دەستگیر کراوەکان ئازاد نەکراون لە نێوانیاندا دوو ئەندام پەرلەمانی پێشووی بزوتنەوەی گۆڕان لە پەرلەمانی کوردستان هەن کە ئەمانە سەرکردایەتی کۆنگرەی دەنگە ناڕازیەکانیان کرد کە بۆ ڕۆژی هەینی 11 خۆپیشاندانیان کرد لەو ڕۆژەوە دەستگیر کراون و تا ئێستا ئازاد نەکراون.